بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. برایانی بەڕێز و خۆشەویست، خۆشحاڵم کە لە دەرسێکی دیکەی مەتنی تەحاویە لە خزمەتتاندا دەبم و هەر لەسەر فەقەڕەی سێزدەم مابووینەوە گوتمان باسی صیفاتەکانی خوای پەروەردگار دەکەین تەبارەک و تەعالە. فەقەرەکەتان بۆ دەخوێنمەوە و دەچینە خزمەت ئەو صیفەتانی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. دەفەرمێ ما زال بصفاته قديما قبل خلقه لم يزدد بكونهم شيئا لم يكن قبلهم من صفته، وكما كان بصفاته أزليا كذلك لا يزال عليها أبدية. گوتمان صفاتەکانی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە صفاتی ئەزەلین و صفاتەکانی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە لەگەڵ خۆیدا و ڕۆژێک نەبووە، کاتێک نەبووە کە خوای پەروەردگار ئەو صیفەتانەی کە لە قورئان و لە فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ثابت بوون نەبووبن. ئەو صیفەتانەی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە صیفەتی ئەزەلین و صیفەتێکن کە نە نوقتەی بیداییان هەیە و نە نوقتەی نیهاییان هەیە. یعنی بە نەبوونی مەخلوقات کە مەخلوقاتی نەبوون هێشتا خەڵقی نەکردوون و نەبوو بێ کە ئەو صیفەتانەی نەبووبن، ئەو صیفەتانەی هەر هەبوون و بە نەمانی مەخلوقاتیش کە ڕۆژێکدا دێ هەرچی کە مەخلوقاتە خوای پەروەردگار هەمووی دەمرێنیتن، صیفەتەکانی کۆتایی پێدا نایێت. و ئێمە کە باسی صیفەتەکانی خوای پەروەردگار دەکەین تەبارەک و تەعالە، هەندێک ضەوابط هەن عولەما دایان ناون زۆر زەرورە پێیانەوە پابەند بین. یەک لەو ضەوابطانە کە ئەو صیفەتانەی کە صیفەتی وەکو بڵێ ثبوتین بۆ خوای پەروەردگار تەبارەک و تەعالە، صیفەتەکان بە چ ثابت دەبن بۆ خوا؟ بە قورئان و بە فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، لەبەرەوەی باسی ذاتی خوایە تەبارەک و تەعالە. یان دەبێ ئەو صیفەتانەی کە خوای پەروەردگار بۆ خۆی باسی دەکات کە دەفەرمێ لەیسە کەمیثلیه شەیء وهو السەمیع البەصیر، کە ئەوە دوو صیفەتن بۆ خوای پەروەردگار بڕیاری داوە، سەمع و بەسەر، کەواتە کەسێک ناتوانێت بڵێ خوای پەروەردگار سەمعی نییە بەسەری نییە. بەڵام کە باسی صیفاتی خوای پەروەردگار دەکەی دەفەرمێ خوای گەورە سەمعی هەیە و بەسەری هەیە، نە سەمعی وەکو سەمعی مەخلوقاتە، نە بەسەری وەکو بەسەری مەخلوقاتە. چۆن دەفەرمێ لەیسە کەمیثلیه شەیء، بە هەمان شێوە لەیسە کە صیفاتیه صیفاتون، هیچ صیفەتێکی وەکو صیفاتی خوای پەروەردگار نییە، ناویان وەکو یەکن. ئەها وەکو خوای گەورە بە قسمەتمان بکاتن، بەهەشتی کە جێگیر دەبن لە بەهەشتە کاتێک کە میوەجات و فەواکیه و ئەو نیعمەتانیان بۆ دەبن، دەڵێن چی؟ وەئوتوا به متشابها. عولەما دەفەرمون کە دەڵێن وەئوتوا به متشابها، یعنی سێو کە سێویان دەڵێ ئەو سێوە دەڵێ وەکو سێوی دنیا، یعنی هەن ناوی سێوە، بەڵام کە دەیخۆی تام و چێژ و لەزەتی ئاسمان و ڕێسمانی فەرقە. یان لە تەفسیرێکی دیکەدا دەفەرمێتن ئەو سێوەی کە ئەو لەحزەیە دەیخۆی لەگەڵ سێوەکەی دیکە کە دێتن هەر پێک دەچن، ڕەنجیان پێک دەدەنا، تام و چێژ و لەزەتیان زۆر خۆشتر دەبێتن. ئەوە بابەتمانە ناچینە سەری. ئەوجا صفاتی ثبوتی خوای پەروەردگار بە فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، بەتایبەتی لە مناجات و لە دوعاکاندا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەگە دیقەتتان لێ کردبیتن زیاتر بە ناو صیفەتە جوانەکانی خوای پەروەردگار پاڕاوەتەوە لە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە، کە ئەوە بابەتێکی زۆر هەستیارە، زۆر گرینگە. لەبەرەوەش خوای پەروەردگار تەبارەک و تەعالە دەفەرمێ وەلله الأسماء الحسنى فادعوه بها، یعنی ناوە جوانەکان هی خوای پەروەردگارن تەبارەک و تەعالە و بە ناوە جوانەکانی خوای پەروەردگار لەخوا بپاڕێنەوە. زۆر گرنگە ئینسان برا بە ڕێزەکانی خۆم
ئەو ناوەی هەڵبژێریتن لەگەڵ ئەو ئیحتیاجیە و لەگەڵ ئەو داواکاریەکی خۆی ڕەبتی کاتن ئەبەو ناوە لەخوا بپاڕێتەوە. خوای پەروەردگار ئەمری وا فەرمووە. ئەو جا با بینە سەر هەندێک صیفەت هەن برا بەڕێزەکانی خۆم کە عولەما ڕەحمەتی خوایان لێبێ دابەشیان کردوون بەو ئیعتیبارەی کە بە ذاتی خوای پەروەردگارەوە مەربوطن، بە ذاتی خوای پەروەردگارەوە مەربوطن، کردویانەتە دوو بەش. بەشێکیان ناو لێ ناوە صیفاتی ذاتی، بەشێکیان ناو لێ ناوە صیفاتی فعلی. صیفاتی ذاتی ئەو صیفاتانن کە لە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بە هیچ شێوەیەک جیا نابنەوە و ناکرێت جیا ببنەوە، لەبەرەوە صیفاتی ذاتی خوای پەروەردگارن تەبارەک و تەعالا، وەکو حەیات ژیان، الحي القيوم هەلە ئايەت الکورسی. ئەوجا علم کە خوای پەروەردگار إن الله عليم بذات الصدور. علیم صیفەتێکی خوایە لێی جیا نابێتەوە بە هیچ شێوەیەکی، ئەوانە پێیان دەگوترێتە صیفەتی ذاتی. ئەوجا صیفەتی القدرة دەسەڵات، إن الله قدير، قادرە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. قادر یعنی چی؟ یعنی خاوەن هێز و دەسەڵات و خاوەن قدرەت و خاوەن، یعنی ئەو ئیرادەیە کە بیوێ کەسێک ناتوانێت دەستەوەستانی کاتن کە جێبەجێی نەکاتن، بەڵام کە نایکا بۆ خۆ نایکاتن، لە بۆ مەبەستێک کە خوای پەروەردگار دەزانێتن بۆ ئەو ئیرادە و ئەو قدرەتە و ئەو فعلەی ناکاتن، بۆ خۆ دەیزانێت، حکمەتێکی تێدایە. ئەوجا الوجه ويبقى وجه ربك ذي الجلال والإكرام. دەموچاو خوای پەروەردگار تەبارەک و تەعالا کە باسی ئەو صیفەتە ذاتیانە دەکەین، ئەگە تەماشەکەین برا بەڕێزەکانی خۆم، ئەو صیفەتانە بە هەمان شێوە لە مەخلوقاتیش داهەن، بەڵام لە مەخلوقات داهەن بە نەقوستانیەوە. هی خوای پەروەردگار کەمالن، صیفەتی کەمالن. ئینسان حیاتی هەیە، بەڵام حیاتی ئینسان مەربوطە بەچێ؟ بە خوای پەروەردگار و تەبارەک و تەعالا. چێ حیاتی بە مەخلوقات داوە؟ خوای پەروەردگار. بەڵام حیاتێکی چییە؟ حیاتێکی موقەتە لە دنیا. لە دوا ڕۆژیشدا کە حیاتێکی سەرمەدی بە مەخلوقات دەدا، بە ئینسان و جنۆکە دەدا، بە مەلایکەتان، مەلایکەتیش زیندی دەبنەوە نامرنەوە جارێکی دیکە. چێ ئەو بڕیارە دەدا کە ئەو حیاتە بەردەوام بێ؟ هەر خوایە تەبارەک و تەعالا. یعنی حونەریەکە بۆ ئێمە نییە، خوایە ئەو بڕیارە دەدا تەبارەک و تەعالا. ئەو جا ئینسان علمی هەیە، بەڵام کە علمی هەیە، علمەکەی ئینسان لە دنیا متەفاویتە، نەقوستانە. فلان کەس عالمە، بەڵام فلان کەس لەوێ عالمترە، فیسار کەس لە فلان کەسیش عالمترە. وفوق كل ذي علم عليم. بەڵام علمی خوای پەروەردگار علمێکی کەمالە و عالمە بەچی؟ بذات الصدور. ئەوەی کە ئەتۆ مەسەلەن دەریشت نەبڕیوە، خوای پەروەردگار پێی عالمە، و علمی خوای پەروەردگار ئیحاطەی کردووە بە هەموو مەخلوقاتەکاندا، ئاگای لە هەموو شتێکە، ئاگای لە وردەکاری هەموو شتێکە، ئاگای لەوەیە ئەتۆ کە قەسدێکت هەیە. لەبەر چ پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەلام ئینەمە الأعمال بالنیات. ئەو نیەتە زۆر مهمە، ئەو قەسدە، ئەو نیەتە پێشەوەی کە فعلەکەش بکەی خوای گەورە دەزانێتن. علمەکەی ئەوەندە بەهێز و بە قووەت و زۆرە کە چۆن صیفەتەکانی دیکەی مالانی هەیەن، علمەکەشی مالانی هەیە. ئاها کە باسی علمی خۆی دەکا، خوای پەروەردگار دەفەرمێت چی؟ دەفەرمێ حتا گەڵایەک لە دارجات چەند دار هەنە لە دنیا؟ ها؟ هەر ئێستا هەریەکێک لە ئێمە بی بە نەغاباتی ئەمەزۆن تێدا بزرەبیت، وانە؟ بەڵام ئەو دەفەرمی بەعام لەسەر گۆی زەوی گەڵایەک لە دار بکەوێتە خوارە ئیلا یعلەمه الله، خوای گەورە پێی ئاگادارە.
سبحان الله. جا من قالك زار برا برا تشبيه نبي ولله المثل الأعلى. عندك تكنولوجيا سردم هي إنسان استفادة إليه دكاتن يعني أجر إنسان جيش بيته أو قناغ مرحلة لتكنولوجيا ولا آجال يبون ولا أنا دبي علمي خواي برودجار شون بيت. أمنا مجرد نمونا ب أو شبكة اتصالات دين موا. شبكة اتصالات زاري واهي ليك تركدا ليك هذا بملايين كس بيوندي دكات. الجهاز يجي كسكشة يعني جهاز كدان دراوة لغرفة شيء أو جهاز بآجانا بغافلنا لو يك فلان كسب ولا باب من فرصة خلقات تلفوني كباب مش تلفوني بكم سنتي من نارون سنتي ويش درون يان أو بث أقماري صناعي كنالك لو كنالانيك بانا يهز كنالك ندم بخش دكريت س كنالك لهم كنال كان بينري زياترة ليك كادا أو قمر صناعية كبثي دكات حركة سيكبي كربيتو دسيته بين دري كواتا خواي پروردگار أو علمه أو وجهه أو قدرته أوانيك هني لإنسان كان يجدا خلقي كردون بلام إيه إنسان كان نقصتانا إيه إنسان كان سرتاوة دقرن لهيزو دا صلاتي خواوة تبارك وتعالى بلام هي خواي پروردگار هي خويني نبدايتي هي نهايتي بلام ميما بدايتي هي ونهايتي شي هي أو زاد فرمي واليدين ونحوهما دستو ئەوانەی دیکەش کە مەسەڵەن باس کراون لە فەرمودەکانی پێغەمبەری خوا و لە ئاەتەکانی قورئانی پیرۆز ئەو سیفەتانە پێیان دەگوترێت سیفەتی ذاتی کە لە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ناکرێت جیایان کێەوە یعنی ناکرێت علم لە خوای پەروەردگار جیاکێ و بڵێ ڕۆژێک لە ڕۆژان بۆ خوای گەورە علمینە بۆ مەعاذەڵڵا ئینسان ئەگەر بە علمەوە بڵێتن کابرا پێی کافر دەبێتن چونکە ئینکاری سیفەتێکی خوای پەروەردگار دەکات کە سیفەتی ذاتێک کە لە خوای گەورە جا نابێتەوە ناکرێ بڵێ وەڵا لەبەرەوەی باخوا تەشبیه نەکەم بە مەخلوقات و خوا دەستی نین بەڵام دەبێ بزانی کە ئەتۆ مسلمانێکی بزانی کە خوای گەورە دەستی هەن بەڵام دەستەکانیشی پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵاتو وەسەلام کلتا یەدەیهی یەمینون هەردوو دەستی خوای پەروەردگار دەستی ڕاستن جاتو مێ تەشبیهی کەی دەبێ کوو بن و دەبێت چۆن بن و چۆن دەبێ هەردوو دەست لە لای ڕاست بن ئەوانە خۆ لێ پارێزین باش ئەو جا خوای پەروەردگار باسی قاچی خۆی دەکاتن خوای گەورە قاچی هەیە بەڵام قاچی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە کۆ قاچی مەخلوقاتن نا ئەو هەموو بۆچێ بۆ نزیک بوونەوەیە لە عەقڵ و لە مێشتی ئێمەدا ئەو جا برا بەڕێزەکانی خۆم هەندێک صیفاتی دیکە هەن کە هەر لە ئەو صیفاتانەی گوتمان کە بە ئیعتیبار متعلقن بە خوای پەروەردگار و تەبارەک و تەعالە صیفاتی فعلین صفات فعلي أو صفاتان كمتعلق بمشيئة خواي پروردگار تبارك وتعالى بويست خواي پروردگار تبارك وتعالى يعني شي يعني أو صفتان هن خوا هيني بلام أو نية بلي بردوام أو صفتان إيشان بيبكاتن كاريان بيبكاتن مربوط بمشيئة خوا تبارك وتعالى بونمونا خلق صفتێکی فعلی خوای پەروەردگارە خوای گەورە خالقە وەنیە بەڵام خۆ بەردەوام خوای پەروەردگار هەر ئەوە ناکە بڵێ هەر خەلق ناکاتن بەردەوام بەڵام هەر کاتێکی بێتر خوای گەورە ئەتوانێ مەسەڵەن هەر مەخلوقاتێکی ئەو مەخلوقاتان هەموو خوا خەڵقی کردوون بەڵام مربوطە بە مەشیئەتی هەر کاتێکی ویستی خەڵق دەکات هەر کاتێکی ویستی مربوطە بە مەشیئەتی خوا خەڵق دەکاتن ئەو جا ڕزق هەر کاتێکی ویستی خوای پەروەردگار ڕۆزوو دەداتن ڕزق دەداتن ئیستیوا هەر کاتێکی ویستی خوای پەروەردگار ئیستیوا دەکاتن لەسەر عەرش ثم استوى على العرش ئەو جا هاتنە خوارەوە هەر کاتێکی ویستی خوای گەورە دێتە خوارەوە لەو فەرمودەی ساحی پێغەمبەر داتوە عەلەیهی سەڵات وسەلام کە لە ثولوثی شەودا خوای پەروەردگار دێتە خوار و بۆ ئاسمانی دنیا ئەلەو کاتەیدا دەفەرمێ چێ پێداویستیەکی هەیە چێ تەوبە دەکات چێ هەرچی هەیە بۆی کە
بۆی جێبەجێ بکەم لەبەرەوەی زەرورە ئینسانی مسلمان ئاگای لەو بابەتانە بێ. برا بە ڕێزەکانی خۆم، صفاتی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا هەندێک وەکو بڵێ صفاتی فعلی عولەما ناویشیان لێناوە صفاتی اختیاری. صفاتی اختیاری بە هەمان شێوەکو لە بابی ئەفعالدا هێناویانە وەکو ئیستیوا و وەکو مەجیء و وەکو نزول و ئەوانە هەمووی صفاتی اختیارین. هەر کاتێک کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ویستی ئەو صفاتانەی خۆ بەکاردێن یان ئیشیان پێ دەکات ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە بابی ئەقوالدا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا قسە دەکات و خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بانگ دەکات و خوای پەروەردگار تەبارەک و تەعالا وەڵام دەداتەوە. ئەوانە هەمووی دلیل و بەڵگەی لەسەرن. ئینسان ناکرێتن مەسەلەن وەکو گوتم ئەو صفاتانەی کە لە مەخلوقاتدا هەیە بڵێ وەڵا با تەشبیه نەبێ لە خوای گەورە مەنعی کاتن و لە بابی ئەحوالدا لە بابی حاڵەتەکاندا خوای گەورە دڵخۆش دەبێ کەیف خۆش دەبێ خوای گەورە پێ دەکەنێ خوای گەورە تووڕە دەبێ. ئەو صفەتانە صفەتی خوای پەروەردگارن تەبارەک و تەعالا. ئەهاوکو لە فەرمودەی پێغەمبەر داهاتوە عەلەیهی السەڵات وەسەلام لە بابی شەفاعەتی کوبڕا کە هیچ پێغەمبەرێک عەلەیهیمو السەڵات وەسەلام بە ئادەمیشەوە عەلەیهی السەڵات وەسەلام خۆلەوە نادەن بچن شەفاعەت بکەن. ئەها پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی السەڵات وەسەلام خوای گەورە تووڕەبوونێک تووڕەبوو کە قەت ئەو تووڕەبوونە تووڕە نەبووە. لە فەرمودەی دیکە هاتووە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام خوای گەورە بە دوو کەسان پێ دەکەنێتن، بە دوو کەسان پێ دەکەنێت کە یەکێکی کوشت و هەردووشی دەچنە بەهەشتێ. کەواتە برا بە ڕێزەکانی خۆم ئەو صفەتانە بە کورتی کۆمەڵە صفەتێکی خوای پەروەردگار بوون و معاملەی ئێمە لەگەڵ صفاتی خوای پەروەردگار کە کاتەکەمان کەم ماوە ئەبەم شێوەیە. هەر صفەتێک جا صفەتی ذاتی بێ و صفەتی فعلی بێ یان صفەتی وەکو بڵێ اختیاری بێتن کە گوتم لەگەڵ صفەتی فعلی هەندێک دەڵێن یەک شتە و بەڵام ئەوەیان کردووە ئیثباتی صفاتی خوای پەروەردگار دەکەی. هەر شتێک کە خوا و پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام بڕیاریان دابێ بۆ خوای پەروەردگار ئێمەش قەناعەتمان پێیەتی و باوەڕمان پێیەتی بەبێ ئەوەی کە چ تەعتیلی کەی یان تەشبیهی کەی. لەبەرەوە چۆن ذاتی خوای پەروەردگار وەکو هیچ مەخلوقاتێکی خۆی نییە صفاتەکانیش وەکو هیچ صفاتێکی مەخلوقات نین. لەیسە کەمثلیه شەیء وهو السەمیع البەصیر. خوای گەورە تەبارەک و تەعالا عاقیبەت خێرمان بکاتن و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن و خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی خوای پەروەردگار داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکاتن و خوای پەروەردگار وامان لێ بکاتن کە شارەزابین لە دینەکەی و بە تایبەتیش ئەو شارەزابوونەمان نزیکمان کاتەوە لە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. لە دەرسی داهاتۆ گەرتە من باقی بێ دەچینە سەر فەقەڕەی چواردەم کە دەفەرمێ ليس بعد الخلق ليس بعد خلق الخلق استفاد اسم الخالق ولا بإحداث البرية استفاد اسم الباري. أتينا سر أو فقرة إن شاء الله تعالى. والسلام عليكم ورحمة الله وبركاته.